سوپای ئیسرائیل کە دروست بوو لە 18 ساڵە هەموو عەرەب پەلاماریدا هەموو عەرەبیان شکاند سەحرای سینایان گرت جۆلانیان گرت دنیایان گرت سەدان هەزار جندی مصر و کە میسر دەوڵەتێکی گەورەی میسر و سووریە و ئوردن و ئەو وڵاتانیان گرت عێراق چوو لوتی عێراقیشان شکاند بەڵام ئێمە بزانە لە 18 و لە 19 و لە 20 شتێپەڕی هێشتانە نەمانتوانیوە سوپایەک دروستکەین هەر بۆ لای عەقڵی ئەفسەرەکانمان واکەین بۆ لای پارتی بۆ لای یەکێتی ئەوە وەلای هەبێ بۆ لای پارتی ئەوە وەلای هەبێ بۆ لای یەکێتی جێشی ئەمریکی لێرەیەوە بەشێکی لە حیزبی دیموکراتە بەشێکی لە حیزبی جمهوریە لایەنەکانی ترە بەڵام ئەوە سوپای پارێزەری وڵاتەکەیەتی ئەوامری وڵات جێبەجێەکە بەڵام ئێمە نەماتوانیە ئەم جێشە نەمانتوانیە دروستی کەین وێ دەکەین لەمەولا ئێمە بتوانین سیاسەتی سەخەتی خۆمان هەم پارتی و یەکێتیەک لایەنە نییە هەردوو لایەنەکەی سیاسەتی سەخەتی پارتی و یەکێتی ڕاست بکەینەوە و بتوانین جێشێک دروستکەینە و جێشە پارێزەری خەڵکی کوردستان کەرامەت و حورمەتی خەڵکی کوردستان و سنوورەکانی هەرێمی کوردستان بێت ئێستا ناوچەکەی ئێمە بە تایبەتی ئەم ناوچەیە ئەقوڵێ ناوچەیەکی خراپە جارێکتر ناوچەکانمان تەعریف بکەنەوە هەموو ڕۆژێک لەو دیانەی کە کوردی تایە تەقینەوە بۆ کوردەکان دانێن لەسەر زەرعاتەکانیان تەقینەوە دانێن ئەچنە سەر ماڵەکانیان کوژن بۆ ئەوەی کورد ڕەو بکات لەو ناوچەیە بۆی جارێکی تەعریفە دەست پێ بکاتەوە بەڵام لێرەوە من بە هەموو ئەم کاربەدەستانی سی عێراق و کۆری جەڵێن بەعد زۆر لەمان بەخۆتر بوو زۆر لەمان گەورەتر بوو زۆر پارەی زۆرتر بوو تاریبی کردین بە یەک ڕۆژچینەوە بە یەک ئەم جاریان بەتاخێکە چینەوە بەتاخێ لەبەرەوە سیاسەتی ئەوانە سەقەتە و کورد بەو سیاسەتە سەقەتانی ئەوان شکست ناخوا بەڵام بەسراوەتەوە ئەوە یەک پارچەی ئێوە کە هاتنە ناو دیواکردنە پارتی یەکێتین ئێوە جێیشی کوردن سوپای ڕزگاری کوردستانن ئەم سوپای ڕزگاری کوردستانە بێ بە گیانی نەتەوەیی بیر بکاتەوە بە گیانی پاراستی کەرامەت و شەرەف و حورمەت و سنوور خاکی ئەم وڵاتە بیر بکاتەوە نەک بە گیانی ئەوەی وەڵام من پارتی یەکێتیم یەکێک دزیەکە یەکێتیە من دیفاعی لێ بکەم و یەکێک دزیەکە پارتیە فڵانکە دیفاعی لێکا و یەکێک خراپەکاریەکە لایەنێکی تر دیفاعی لێکەوە وەڵای جێشوا دروستە جێشوا دروستە بێ کیان هەوڵ کردیانە ئەمری ئەوە برەکەی جێبەجێ بکەم پیاوە بەڵام ئێمە بێ هەوڵ بدەین خۆمان پاکەینەوە ئێمە هەوڵ بدەین جێشێک دروست بکەین کە بتوانێت دیفاع بکات بتوانێت دیفاع لە دەستکەوتەکان